سڵاو هاوڕێیان دابانەمیتان لەگەڵ لە چناڵی دابانش یونیڤرسم لە ڤیددیۆی پێشوی بۆتان باز بکەم کە کۆمپانیای ئەپڵ بە سیاسەتێک ئیش لەسەر خەڵک دەکاتن بۆ ئەوی کە یەکی تازە دەردەکاتن هیچ مواصفاتێکی نوێ ناخاتە ناوی خەڵک سڕەشی بۆ بگریتن ئیتر بیکڕیتن و پارەی زۆری پێ بداتن بەس بۆی بڵێ ئەمن تازەترین بەرهەمەکانی کۆمپانیای ئەپڵم پێ بەس پێشوی بۆتان بۆ باز بکەم لایکی ڤیددیۆکە لە بیر مەکەن لەگەڵ سەبسکرایبی چناڵەکە هەروەها لە خوارەوە لینکی ئینستاگرامتان بۆ دادنێم بڕیارم داوە کە ئینستاگرام ئەکتیڤ بکەم و زۆرترین پۆست و باشترین پۆست و زیاترین پۆستی لێ بکەم بۆ ئەو کەسانی کە خەرسەرێ تااقەتی یوتیوبیان نیە یان تااقەتی ڤیددیۆ درێژیان نییە دەوێن دەرهەموو شتێک بەردەست دەبیتن لە ڕۆژانەی داهاتوو تقریبەن چەند ڕۆژێکە دەستم پێکردەوە و ئیشاڵا لە ڤیددیۆکانی داهاتوو یەکێک لە ڤیددیۆکان کە ئێستا پێتان دەڵێم چ دەبیتن ئەویش ئەوەیە کە فەرقی بینی گەلاکسی بەدەست 3 پرۆ لەگە بەدەست 2 پرۆی ڕڤیو و پێداچنەوەم چییە کە هەردووکیانم بەکارهێناوە بۆ ماوەی زۆر سێک لە چ شتێک باشترە و ئایا کامیان شایانی کڕنیە کامیان بەکارهێنانی خۆشترە کامیان دەنگی خۆشترە کامیان لە ڕووی پاتری باشترە و لە ڕووی مواسفات و ئەوشتانە لایکی ڤیددیۆکە دووبار پێتانم لە بیر مەکەن بزانین لەو ڤیددیۆی دەگەینە 200 لایکیانە هەروە سبسکرایبی چناڵەکە زۆر گرینگە لەو هەنگاوەدا بادەست پێکەین تەمان کۆمپانیای ئەپڵ لە کۆنفرانسی ئیتس ئەگلۆ لە نۆی ئەو ساڵ کە باسی ئایفۆنی تازەی کرد کە ئایفۆنی 16 پرۆماکس و لەگەڵ ئایفۆنی 16 ئەوانە تەبان هەندێک مواسفات و هەندێک شتی تازەی بڵاو کردەوە کە وەکوا بیشتەکان زۆر تازە بن کۆمپانیای ئەپڵ یەکەم جارە ئیشی لێ بکاتن هیچ کۆمپانیایەک نەبوو ئەو ئیشە بکاتن تەبان پێشوی باسی ئەو شتانەتان بۆ بکەم کە پرۆسێسەری A18 چۆنە و یان ئەو مواسفاتانی کە لە کۆمپانیای ئەپڵ هەیە چۆن و چۆن نییە ئەجە بۆیە کۆمپانیای ئەپڵ کە ئەو بەرهەمانەی بڵاو کردیتەوە و بەرهەمەکانیشی زۆر ئەتیادینە یەکێک لەوانە کە ئایفۆن 16 و 16 پرۆماکس ئەوانە کە پرۆسێسەرەکەی تازە کردیە و بەقوتی کردی و یەکێک لە شتەکان ئەم باسی هەموو شتەکان ناکەم بە کۆنگرەکەی کە چ کرا و چ نەکرا بەس هەندێک شتی بەسیط هەیە بۆتان باز دەکەم ئەویش یەکێک لەوانەیە کە دوگمەی کامێرە کە دوگمەی تازەی زیاد کرێ بۆ کامێرە وەکو کامێرەی DSLR ینی کە مۆبایلەکە بە لانسکێپێگیری ئەلێرە بیتن تەمان ئەو مواسفاتێک کە کۆمپانیای ئەپڵ بە باڵوشانی دادەبەزیتن و ئەوەی تێدایە ئەو هەموو مواسفاتی تێدایە ئەو شتانە ڕاستن هەندێک شتی تێدایە تازەیە بەس ئەو تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە یارمەتی دەرەبەوەی ئەو شتە تازانە بخەنە ناو دوگمەی نەک لەبەرەوەی ئەپڵ داهێنانی کردێ لەو شتە چکە پێشتر کە ئەو دوگمەیە لە هەندێک مۆبایل هەبوو ئەو نوع داهێنانە نەبوو یان ئەو نوع تەکنۆلۆژیا نەبوو بۆی بتوانن ئەو داهێنانانە بکەن بۆی بتوانن دوگمەکە بۆ شێوەبی کە ئەپڵ ئێستا دەیکاتن تەمان پێشەوەی باسی کۆمپانیای سۆنیتان بۆ بکەم و کە لە ئەکسپیریا هەیبوو کە ئەم تقریبەن 10 ساڵ پێش ئێستا سۆنی ئەکسپیریام هەبوو کە یەکێک بوو لە مۆبایلە بیدارەکان کە وۆتە پرۆڤ ئاونە دەچۆ ناوی لە هەمان کاتیشدا ئەو دوگمەی هەبوو دوگمەی شەتەر بەتن ینی ئەو دوگمەیە چیە مەسەن بۆ نمونە نیوەت پاڵ دەدا فۆکەسی دەکرد بە تەواتی پاڵ دەدا ڕسمەکەی کاپچار دەکرد ڕسمەکەی دەگرێت وەکو زۆربەی کامێرە DSLRەکان وان پێشەوەی باسی سۆنی ئەکسپیریاتان بۆ بکەم وەختەوەی لە سۆنی وەکمانی هەبوو لە مۆبایلەکانی کە پێشەوەی سمارتفۆن هەبی کە سیمبیان و شتانە پێش هەر هەمویان ئەوە لە کۆمپانیای نۆکیا هەبوون لە نۆکیا ئەنسیریز لە زۆربەی ئەنسیریزەکان مۆبایلەکانی کە دەفتەری بوون دەچەماوەنەوە کە دەرکردەوە وەکو کامڕەی هاندیکامی قەدیم ڤیددیۆیەکانەوی و هابات لا چاوەتیتوان شەدەکرد دەکرد دوگمە چیە بوو زۆربەی ئەو مۆبایلانەی نۆکیا ئەو کاتە دوگمەی هەبوو کە دوگمەی شەتەر بەتنی پێدەڵێن تەبان ئەوەی کە ئەپڵ کردی ئێستا زۆر تازە نییە ینی شتەکە زۆر کەونە بەس لەبەرەوەی جیلەکی زۆر کە ئەو شتانەی پێشتری بەکارنێناویان زانیاری نییە یان لە بیری نەماوە دەزانی شتەکەی زۆر تازەیە لەمان کاتدا کۆمپانیای ئەپڵ هەموو هەدەف و ئیشەکەی لەسەر ئەوەیە ئیش لەسەر سایکۆلۆژی ئەو کەسە بکاتن کە بۆ نمونە کە تۆ دەچێ ئەپڵ ستۆرێک لە هەر وڵاتێک لە وڵاتەکان کەی بینی مینیمالیزم دیزاین دوکانەکە کاشێری نییە هەموو مۆزەفەک دەتانی پارەت لێ وەرگری و لە هەموو مۆزەفەک دەتانی تعامل لەگە بکەی یان لەگە یەک مۆزەف تعامل دەکەی و دەقی و کەشتەکان پیشان دەدا تا و دەقی چێکاوت دەکەی ینی دێ دەرێ کەشتەکان هەمووی کڕی و پارەت دایە تەبان ئەو سیستەمە و زائیدەن هەموو بە یەک دیزاینی سادە و زائیدەن دیزاینێکی فەخم و دائیمەن لەو جێیانە جۆرەکەی دەکاتەوە کە ڕاقیترین جێ ئەو شارەیە و گرانترین جێ ئەو شارەیە و یان جاری وایە جێیەکە زۆر ئەسەری و تاریخیە دەستکاری بینایەکی دەرێ ناکاتن بەس لۆگۆیەکی ئەپڵی پێوەدەنێ لە ژووری بینایەکە مۆدێرنە و مینیمالیزمە تر ئەوە لای ینی سەبکۆنشەسی خەڵک وا دروست دەبیتن کە ئەتوو هەر ئۆتۆماتیکیەن هەر ئەو پرۆدەکتەکەت پێ بوو کە سێوەکەی لەسەر بوو تاو ئەتوو فەرقت هەیە لەگە خەڵک لەبەرەوەی ئەتوو تایبەتتری ئەتوو زیرەکتری ئەتوو عاقڵتری ئەتوو دەوڵەمەندتری ئەتوو هەموو شتێکی کە خەڵکی ئەتیادی وانییە ئیتر بۆیە ئەو کەسانی کە زۆربیان کە تێدەکەون ساڵانە شتەکانی ئەپڵ و پرۆدەکتەکانی ئەپڵ بە تەواوەتی دەکردن بەبێ ئەوەی یەک پرۆدەکتی ئیهمالکەن سکی بکەن ئەوانە ئەو نوعانەنە کە زۆربیان ترۆماویان مشکلێکی هەتا حەدەکی زۆر لەوانەیە دەرونی و نەفسیان هەبی ناتوانن بە چپڕی بکەنەوە و دائیمەن هەست بە
ینی بەخۆبوونیان ناکەن و سیقەی تەواوی 100% بە خۆیان نییە بۆی ئەو سیقەیە هەوڵ دەدەن بە فاکتەری دەرەکی پڕکەنەوە یەکێک لە فاکتەرە دەرەکیەکان ئەوەیە کە ئەو ئەکسسوارەتانەی لە دەستیتی سەعاتە مۆبایلە سەماعەیە ئەو شتانە ئیتر بۆیە بە هەموو ئەو شتانە دەکڕێتن کە ئەو پرستیژەی نەفسیان پێدەداتن ئەو زای کۆمپانی ئەپڵیش سایکۆلۆجیکەلی زۆر بە پرۆفشناڵان ئیش لەسەر ئەو کەسانە دەکات ئیش لەسەر مێشکی ئەو کەسان دەکات بۆی بتوانن ئەو شتانە بفرۆشن بۆ کەسانە ئەو کەسانە سڕی بۆ بگرن بۆی بێکردن و بە پارەی 2 قات و 3 قات پارەی پێ بدەن و یەکێک لە پرۆدەکتەکانی تر کە ئەویش ئێرپۆرت ماکسە و زایدن هەموو ئێرپۆرتەکانە تەمان هەمویان هیچ مواصفاتێکی وایە فەرقیان نییە بەس مجەڕەتن دەکەویان ئێلان کرد کە FDA ئەپڕۆڤی کردینە کە ئەوانە بۆ جێی زەرریان نیە ئەگەر بۆ ماوەی زۆر جێ لە بگرێ و سەماعانە ئەو شتێکی باشە نازم سەماعەکانی تری براندەکانی تر ئەو مواصفاتیان هەیە یان نە لەوانەیە هەر هەیەیان بیبەزێت ئەو پێپەرەیان ئەو وەڕەقەیان وەرنەگەر بلی FDA کە ئایا ئەو شتە زەرەرێکی بۆ مێشک و بۆ جێ و بۆ شتانە نییە و زایدە ئێرپۆرت ماکس لە 2020ەوە هەڵەت نەم وڵابوویتەوە تا ئێستا هیچ ئەپدێتێکی بۆ ناهاتیە لەی زڕۆکی تەبان هەر بە نەفسی شکل بڵاو بۆ بەزبندەك ڕەنگی جیاواز و زایدەن USB Type C کە لایتنینگیان واز لێینا و زایدەن ئێرپۆرت پرۆیەکان ئێرپۆرتی چار و ئێرپۆرت پرۆ ئەو شتانە هەمووی بڵاو بۆ بەبێ هیچ مواصفاتێکی ئەوتۆ بەسن دەکشتی بەسیط زایدەن ئەپڵۆچی هەمان شت و بەس ئەوەندەی کە زۆر احتیمام پێدرا بوو کە مۆزۆی زیرەکی دەستکردە زەکای سنایی ئارتفیشال ئینتەلیجنس کە ئەویش لەگەڵ بڵاوبوونی ئایفۆنی 16 بڵاو نابێتەوە لەگەڵ پاش فترەیەک بە سۆفێر دێتن کە لە iOS 18.1 یەکێک لە شتەکانی تر کە ئەویش ئەپڵ ئینتەلیجنسە یان زەکای سنایی زیرەکی دەستکردە کە ئەویش پاش فترەیەکی تر بڵاو دەبێتەوە یەکسەر لەگە ئایفۆنە تازەکان بڵاو نابێتەوە کە ئەویش لە iOS 18.1 بڵاو دەبێتەوە و زایدەنیش ئەو iOS کە یەکەم زار مۆبایلەکە لەگەڵی دەرەچیدن کە iOS 18 هیچ زەکای سنایی ترانیە بە سیریایەتی تێدایە و زایدن ئەو iOS 18.1 کە بڵاو دەبێتەوە بەس بۆ مۆبایلە پرۆیەکان ساڵی پێشوو ئیش دەکاتن زەکای سنایی بەس بۆ مۆبایلە تازەکانی ئەپڵ هەرەمیان ئەوی تازە دەرچوینەوە ساڵ هەرەمووی زەکای سنایی ئیش دەکا و هەروەها ئایفۆنی پرۆیەک ناپڕۆیەکان ئەوانەی کە پرۆنینە کامرەکانیان لە تەنیشیەکەەوە ئەو هاالێکردوەکو آیفۆن ئەکسی وەک ئەوەیە کە ئەپڵ دی ئای بۆ دەکاتن بۆی سنسەرەکانیان لێک نزیکبی مێرجبی و بێتر کوالتی و ئەوشتانە بدات تەمان شتانەمووی کلاواتە بۆ ئەوی ئەتوو مەسەلەن ئەگەر جەماعەتی ئایفۆنی و ئەگەر ئایفۆنی بەکارێنی بتوی ئایفۆنی بگۆڕی مەسەلەن بۆ 400 زارێک ئایفۆن دەگۆڕی ئەو کاتکەدێکی و ئایفۆنێکی تازە مەزموع شتێکی زۆر شتی تازە دێتە ناو مۆبایلەکەت نەک ساڵانە بگۆڕ چکە ساڵانە هەز بۆ تەخیرە ناکێ حتا لە کۆمپانی سامسونگیش ئێستا ویلیاتی ساڵانە کە دەگۆڕ هیچ بە هەز بە تەغیرەکی ئەوها زەخم ناکەی ئەوان ئەو هەموو ڤیددیوەکە بوو لەسەر ئەوان ئەو هەموو کۆمنتەکانم بوو بە خێرایی لەسەر کۆنفرانسەکەی ئەپڵچکە هیچ شتێکی وای تێرانم و بەس مجەڕەد ئەو بوو ویستم باسی مێژویە و دوگمەتان بۆ بکەم ئینشاڵڵا ڤیددیوەکی درێژم دەبی لەسەری زۆر درێژ بەس ڕێکەوی لەگەڵ برادێک تەسویری دەکەین و هەروەها لایک ڤیددیوەکە لە بیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە ئەگەر حەستان لێ لەسەر بابەتێکی ڤیددیوی دروست بکەین یان باسی بکەین لە کۆمنت بۆ بنووسن خواتان لەگەڵ